سەڵاتان لەبێ وارتان باش بیرەوەی سەر خۆشەویستەکانم لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم بۆ ئێوارێکی دیکە دێمە خزمەتی ئێوە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری هەویلی دایم فلۆرۆدایم پێشکەشتان دەکەم. بابەتە گرنگ و هەڵبژێردراوەکان لەگەڵ هاوکارانم لە ئامادەکاران و لە پرۆدوسەری پرۆگرامە هەمیشە زۆر بە هەستیاریەوە مەبەستمانە مامەڵە بکەین لەگەڵ بابەتانی کە لە ڕۆژانی ئێمەدا هەیە و بەرکەوتنمان هەیە لەگەڵی و یەکێک لەو بابەتە زۆر گرنگانەی کە زۆرم پێ خۆش بوو چاوەڕێ بووم لە پرۆگرامێک بگەمە ئەوەی لەگەڵ میوانێکی پسپۆر و خاوەن بڕوانە و تاویلمەندی قسەی لەسەرکەم بابەتی ئەمڕۆمان بوو کە ڕۆژانە هەموومان بەرکەوتنمان لەگەڵیدا هەیە لەگەڵی دەژین و هەروەها هەندێک جار بێ ئاگا زیانەکانیمان بەردەکەوێت و ڕەنگە بۆ چارەسەری ئەو زیانانەش بچین لە دوای هەندێک شتی دیکە وگەڕین بۆ ڕۆی کە بڵین نازانین چی زیانی پێگەیاندوین دەچین شتێکی کە شوێنێکی دیکە چارەسەر دەکەین و وەرتر و ڕوونتر دەمێ بڵم کاریگەریەکانی میدیا و سۆشیەل میدیا لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی زۆر گرنگە ئێمە ئاگاداری خۆمان بین کاتێک کە ڕۆژانە هەرێکێک لە ئێمە لە ڕێگەی ئامێرە زیرەکەەکانی دەور و پشتمانەوە کە لە مۆبایلەکەی دەستمان ئایپادەکەی تەنیشتمان تیڤیەکەمان و تا دوایی هەموو ئامێرە زیرەکانی ژیانیان داگیرکردوینەوە ڤیدیۆیانێک کە دەیانبینین بە ماوەی کورت بێ ماوەی درێژ بێت و لە میدیایی باوەڕپێکرا و خاوەن ناوبانگ بێ یاخود کەسایەتێکی ئاسایی بێ لە ماڵەکەی خۆی ئێمە ئەو راپۆرت و بابەت و ڤیدیۆیانەی کە دەیانبینین تا چەند باوەڕیان پێ دەکەین تا چەند ئاسایشی کۆمەڵایەتی ئێمە تێک دەدەن یاخود باشی دەکەن زانیاریمان دەدەن هەموو ئەم باسانە زۆر گرنگ بوون لەلام باسییان کەم و میوانەکەی ئەم ئێوارەیەمان لەم پرۆگرامە زۆر تایبەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا فازڵ عومەر کە بەڕێزیان کۆمەڵناس و چارەکانی باری مەدەنین و هەروەها هەموو بڕوانان و تایبەتمەندیەکان لە ڕووی کۆمەڵناسیەوە دڵنیام کە دەتوان کۆمەڵێک وەڵاممان پێ بدەن کە گفتوگۆی دەکەین زانیاری وەردەگرین زۆر بەخێربن زۆر خۆشحاڵم لێرەتان بینم. سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەران و بیسەرانی ئەمدا مزراوە خۆشەویستە. زۆر سوپاس بۆ ئێوەش. کاک حەزم دەمەوێت لەوە دەست پێ بکەم و بپرسم کە ئێمە سەرەتا بۆی هەم لە ڕووی بابەتەکە و تێگەیشتنێکی زیاترمان هەبێ ئاسایشی کۆمەڵایەتی چییە؟ و هەروەها وەرگرێک بینەرێک کەسێک لە ڕێگەی هەر کام لە ئامێرە زیرەکەکانیەوە بێ میدیا بێ یاخود سۆشیەل میدیا بێ چۆن هەست بۆ دەکات کە ئاسایشی کۆمەڵایەتی تێک چووە لە ڕێگەی ئەوەی کە شتێکی بینیوە ئایا خۆی بە ئاگایە یا لێی بێ ئاگایە دەتوانێت چی بکات؟ باڵێ زۆر سوپاس جارێکی تر بەو دەرفەتە هەڵبەتە ئاسایشی کۆمەڵایەتی چەمکێکی پڕبایەخ و گرنگە کە زانستی کۆمەڵناسی ئێحتیماماتی زۆری پێیاوە بە شێوەیەکی گشتی ئاسایشی کۆمەڵایەتی سەرچاوە ئەگرێت لە پارێزگاریکردن لە تاک هاوڵاتی کۆمەڵگە لە تەواوی ئەو هەڕەشە و مەترسیانەی کە بە شێوازی جۆراوجۆر ڕوبەڕوێ بنەوە بۆیە ئاسایشی کۆمەڵایەتی ئەو چەمکەیە کە دەورە دراوە بە کۆمەڵێک ڕەهەند هەر یەکێک لەمانە بەرپرسە لە شێواندنی یا لە پارێزگاری لێکردنی بە تەئکید هەموو ئەوانەی کە لەم کۆمەڵگایەدا دەژین دوجار دەبێت لە ناو فەزایەکە کە پارێزراوە لە ڕووی ئیداری لە ڕووی یاسایی لە ڕووی ئەمنی لە ڕووی حتا میدیاییش بۆ ئەوەی تاک هەست بکە کە لە کەش و هەوایەکی ئارامە ئەژی هەر کاتێک ئەم ئارامیە بە هەر هۆکارێک لە دەست و ئەوە ئەو کاتە ئەتوانی بڵێن کە ئاسایش کۆمەڵایەتی ئەکەوێتە بەردەم مەترسی و خەتەری. بەڵێ دەستان خۆش بێت. ئەگەر بپرسم دوای ئەوەی کە سۆشیەل میدیا تێکەڵ بە میدیا کرا تا چەندێک بابەتی ڕازگۆیەتی و ئەخلاقیەتی کارکردنی ڕۆژنامەوانی و شێوازی کارکردن کارەکەی خۆی پێکەوە و جاران تا چەندێک هەست ئەەکەین کەوتۆتە بەر نیشانی پرسیار کە ئێمە هەمیشە پێشتر دەزانین میدیا و میدیاکار ئەخلاقیەتێکی کارکردنی زۆر تایبەتی هەبووە فلتەرینی هەبووە و ڕێساو یاسای هەبوو بۆ ئەوی دەبێڵێ سەرچاوی دروستی هەبووە بۆی زانیاری و هەواڵی وەرگەی بیگەێنێ بەڵام کاتێک کە سۆشیەل میدیا تێکەڵکرا ئێستا تا چەندێکەوە کەوتۆتە بەر باڵێ لە ڕاستیار وەک جەنابتان ئەڵێن کە وەک میدیاکارێک کە لە ڕابردووە میدیای نووسرا و بیسترا و
حتا خوێند با بڵێن میدیای کاغەز ئەمانە هەمووی جۆرێک لە ئیتیکی تایبەت بە خۆیان هەبووە کە لە چوارچێوەی یاسای تایبەت بەوانە هەوڵی پارێزگاری لێکردن و بە پیرۆزی مانەوەیان دراوە. بەڵام بەداخەوە سۆشیال میدیا کە لە ڕاستیە فەزایەکی فراوانترە لە میدیا کە ئەتوانم بڵێم چوارچێوەی نییە و بە شێوەیەکی گشتی نەبەستراوەتەوە بە هیچ یاسایەکەوە. تەنها ئەوە نەبێت کە ئێمە لە ڕابردووە یاسایەکمان هەبوو بۆ مامەڵەکردن لەگەڵەوانەی کە میدیا و سۆشیال میدیا و ئامێرەکانی پەیوەندی بەکارەهێنن بە شێوەیەکی خراپ. ئەگەر نا فەزایەکی کراوەیەوە بە تەئکید هیچ جۆرە با بڵێن چاودێری و سانسۆرێکی یاسایی بەسەریەوە نییە. بۆیە ئەتوانم بڵێم کە تەئسیراتی خراپی بەجێهێشتووە. مرۆڤەکان لە پشت پەردەوە بە شێوەی جۆرا و جۆر گزارشت و تعبیرەکەن بەبێ گوێدانە پرانسیپ و بەها کۆمەڵایەتی و ئەخلاقیەکانی ئەم کۆمەلگایە و ئەمانە بە شێوەیەک لە شێوەکانی دەتوانین بڵێن یەکێکن لە هۆکارەکانی با بڵێن خەتەر لەسەر ئاسایش کۆمەڵایەتی. لەسەر باسی سانسۆر و هەروەها فلتەرین بە بپرسم لایەنە دەرونیەکە بینینەکەیەوە بەڕاستی کە میدیای سۆشیال میدیا لە بەروی فلتەرێکی نییە، سانسۆر ناکرێت، سنووری نییە و وەکو بەڕێستامتان نازانی کێ بەڕێوەی دەبە هەندێک جار ڕەنگە کەسێک لە ڕووی تەمەنەوە ببینی زۆر گەورەتر لە قەبارە و لە ئەزمموی تەمەنی خۆشی بنووسێ و کەسێکە پێچەوانەکەیەتی زۆر لەو بە ئەزمونترە بخوێنێتەوە و باوەڕیشی پێبێنێت. هەموو ئەمانە کارگەری ئەوان دروست کردووە کە حاڵی دەرونی وەرگر خوێنەر خراپ ببێ بشێوێ یاخود تۆکار و خاڵی تریشی لە باڵەوە. بەڵێ بەڕاستی هۆکارگەلی جۆرا و جۆر هەن لەوەی کە دوجار کاریگەریانە بێ لەسەر کۆمەڵگە و تاکەکانی ناوی. بەڵام میدیا لە هەمان کاریگەرترە چونکە وەکو تعریف کراوە میوانێکە کە ببێ لێدان لە دەرگای ماڵەکان یەتە ماڵەکەت و بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ یا ئەژیت و بینای ژیانی خۆت لەسەر بینینی ئەو شتانە ئەەکەی کە لە ناو میدیایە هەن. من هەموو جارێڵێم ئەگەر ژیانی واقعی کۆمەڵایەتی سیاسی ئابووری ئێمە وەکو ئەوە بێکە لە سۆشیال میدیا هەیە ئەوە ئێمە لە دنیایەکی زۆر وێران و پشێواژین کە لە ڕاستیاوان نییە. بۆیە من نەتوانم بڵێم سۆشیال میدیا بڵندگۆی گەورەکردنی دەنگە بچووکەکانە. واتە ئەگەر حەدەسێکی بچووک دیاردەیەکی بچووک حاڵەتێکی بچووکە بێ ئەو زۆر لە حەجمی خۆی زیاتریایەتێ. ئەمە چیەکە بە نەتیجە نیگەرانی لای تاک دروستەکە و نامۆبوون لای تاک دروستەکە، فشاری دەرونی لای تاک دروستەکە. تاک بە شێوەیەکی گشتی حەزی لەوەیەکە لە جەوێکی یا لە ژینگەیەکی ئارام دابژی کە بە بڕوای من ئێستا ئەو سترێس و بارگرانیە دەرونیە کە لەسەر تاکە بە شێوەی لە شێوەکان گرێدراوە بەوەی کە لە سۆشیال میدیا ئەگوزارێ. بۆ دەتوانین بڵێین سۆشیال میدیایەکی نابەرپرس و نامەسئولمان هەیە کە بەجێی ئاراستەکردنی خەڵکو و گەیاندنی زانیاری پێی بەجێی ئەوەی کە هۆشیاری بکاتەوە لەو شتانی کە پەیوەندیان بە ژیانی دەوروبەری ئەوە هەیە زیاتر لەوە لەسەر حسابی ئەو هاوڵاتیانە کە لەو وڵاتی ئەوە ئەژین هەوڵی گەورەبوونی خۆی و بینی با بڵێن ڕاکێشانی بینەری زیاتر و لایک و کۆمنتی زیاتر و بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن تیجارەتکردنە بەسەر ئەو هاوڵاتیەوە کە ڕۆژانە لەگەڵەوە دەستپەنجە دەرمەکە. میدیا و سۆشیال میدیا هەردوو پێکەوە چۆن دەتوانن بەشدار بن لە تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی ئێمە؟ ڕوونتر ئەوەی ئەمێ بپرسم ئەو کارەساتە گەورانە ئەو بابەتە نەرێنیانی کە بەرمان دەکەون کە ئێمە دەیان بیستین و تێکەڵمان دەبن چین ئەو بابەتانی کە زۆر زۆر مەترسیدارن کە ڕێگەی میدیا و بەرمانە کرد. پەیوەندی نێوان میدیا و سۆشیال میدیا لە ڕاستیە ئەتوانین جیاوازی بکەین بەوەی کە میدیای بەعام نووسرا و بیندرا و بیسترا و جیاوازە لەبەرەوەی خاوەنی یاسایەکە کام یاسایە چوارچێوەیەکی یاوەتێ
پارێزگاری بە بەردەوامی لە ئیتیک و ئیلتیزامی کاری ڕۆژنامەوانیەکە. ئەو فەوزایەی کە بە ناوی سۆشیال میدیاوە ئەمڕۆ لە کوردستان ئەیبینین و باسمان کرد کە بێ سانسۆرە، ئەمە لە ڕاستیا بەراورد ناکرێت بەم میدیایی کە ئێستا لە کوردستانی. ئەگەر لە پەیوەند بەم دوانە قسە بکەین، ئەبێ بڵێم کە لە ڕاستیا بەداخەوە ئەمڕۆ سۆشیال میدیا کاریگەرترەوە زیاتر فەزاکەی داگیر کردووە. ئەتوانم بڵێم بە شێوەی لە شێوەکانی هێزی پاشەکشەی بە میدیای بینرا و بیسترا و نووسراویش یعنی کردووە. بۆیە من پێم وایە میدیای ئەو میدیایی کە میدیا سەلیمەکەیە کە بە یاساڕێک خراوە توانێت کاریگەرتر بێ، ڕۆڵی هۆشیارانە بجێڕێ لە کۆمەڵگاوە بە شێوەیە لە شێوەکان بەرپرسیارە بەرامبەر بە پاراستنی ئاسایش کۆمەڵایەتی. تاک بەردەوام ئەگەڕێ بە دوای ژنگەیەکی ئارامە. کاتێک ئەم ژینگە ئارامەی لێ تێگەچێ کە هەواڵی کوشتن، هەواڵی پچڕانی شیرازی کۆمەڵایەتی، جیابوونەوە، مەسەلەن تێکچوونی بارودۆخی دارایی کە ئەبینی ڕۆژانە لە سۆشیال میدیا خەڵکی هەرێمی کوردستان سزا دەدرێت بەوەی کە دەیان پەیج و سەدان پێیج بەس بە موچە سەر و دڵی هاوڵاتیانی ئەم وڵاتە ئاگرن بەبێ ئاگا لەوەی کە ئەم هەواڵی ئەم ئەیاتێ بەناڕاست چ کاری گەریەک لەسەر لایەنی نەفسی و دەرونی ئەم تاکە دروستەکە. بۆیە ئاسایش کۆمەڵایەتی زۆر ناسکە. ئەگەر بێت و کۆی ئەو موئەسسەساتانەی لە وڵاتیان بە ئیداری و یاسایی و مەدەنی و دام و دەستگاکانی ڕاگەیاندن و سۆشیال میدیا و مینبەرەکانی مزگەوت و کۆی ئەم دامەزراوانە هاوکار نەبن لە پێناو پاراستنی، ئەوە تاک تووشی جۆرێک لە نامۆییە بێ، تووشی جۆرە لە فشاری دەرونیە بێ، لە باتی بەشداری لە کۆمەڵایەتی و چالاکی ڕۆشنبیریەکان پەنا باتە بەرچی بەر کوشتنی کات لە ڕاستیا لە چالاکیە بێبەهاکان، پەنا باتە بەرچی، پەنا باتە بەرەوەی کە کاتێ تووشی کێشەیەکە بێ نەتوانێ لۆژیکیانە و عەقڵانە مامەڵی لەگەڵا بکە، بەڵکو زۆر با بڵین بە شێوەیەکی نامەنتقیانە بڕیارەدا لەوەی کە بە ئاسانی ژیانی هاوسەری هەڵەوەشێنێتەوە، بە ئاسانی پەنا باتە بەردەم ئەو مادانەی کە لە هۆشیاری دووریە خەنەوە، پەنا باتە بەر هەڵچوون و ئینفیعال. ئەبینین کە دیاردەی کوشتنی مرۆڤ لە وڵاتی ئێمەیە چەند ئاسانە بێ. ئەمانە هەمووی باڵێ کە باسی سۆشیال میدیا ئەکەین وکو بەڕێز ساوتان ناکرێت بەراورد بکەین لە نێوان میدیا و سۆشیال میدیا لەو ڕێساو یاسانەی کە هەیەی، بەڵام هەندێک لە میدیاکانیش کە دەبینین لە ئێستادا باڵێ گواستنەوەیکی گەورەی خۆیان کردو بۆ ناو سۆشیال میدیا کە ئایا بە تێڕوانینێکی گشتی ئێمە ئەگەر سێ بکەین هەستەکەین لەبەر ئەوەیە هەندێک لەو ڕێساو یاسا و خاڵبەندیانەی کە لە میدیاکەیان ناتوانێت بیکات لە لێو سۆشیال میدیاکەی دەیکات، چونکە ئەمەش بە هەمان شێوە تاک دەبینین هەندێک شت دێتە بەردەستی کە گونجاو نییە بێتە بەردەستی و دواتریش لە پرسیارەکان کە ورتر دەچمە سەرەوە باوەتی کە تەمەنەکانمان کێن چی دەبینێت. لە ڕاستیە ئەمە بێ بزانین میدیا چییە و ئەرکی چییە. میدیا لە ڕاستیە سەرچاوەی گواستنەوەی هەواڵ و زانیاری دروستە بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتە لەگەڵ ئەو دەستگا و دامەزراوە میدیایانەیە ئاژین. ئەمە ئەرکی میدیایە لە پاڵیشیا هۆشیارکردنەوەی خەڵکە لە کۆی ئەو بابەتانی کە پێویستە تایە هۆشیار بێتەوە. ئایا بەڕاستی سۆشیال میدیا ئەم ئەرکەی هەیە؟ ئایا بەڕاستی سۆشیال میدیا هەڵگری و پێناسەیە؟ نەخر، سۆشیال میدیا لە ڕاستیە بزنسە بە شێوەی جۆرا و جۆر، بزنسی کڕینی دەنگ، بزنسی کڕینی ئینتیمە، بزنسی کڕینی حتا لە ڕاستیە مەزدەرن بۆ پیاکردنی پارە. ئەگەرنا ئێمە وەکو بینەرێکی سۆشیال میدیا ڕۆژانە مانشێتی هەواڵێکمانە درێتێ کاتێکیتەوە ناوڕۆکەکەی ئەوە نییە. ئەمە پێوتێ ڕاوکردنی خوێنەر و بینەر بۆ لایکێک بۆ کۆمنتێک ئامادەیە ئەو ئیتیکەی کە هەیە پێویستە بپارێزرێ نایپارێزێ. بۆیە ئەمە لە ڕاستیانی گەرانی دڵە ڕاوکێ خەمۆکی قەلەقی فشاری دەرونی دروستەکەن بە ئاراستەیەک دەبینی تاکی کورتاکێکی نامۆیە، تاکێکی تووڕەیە، بڕوای بە هیچ نییە،
ناتوانێت لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە با بڵێن تەحملی ئەوەی نییە کە چارەسەری کێشەکان بە شێوەیەکی لۆژیکی و بابەتی بکە پەنا ئەباتە بەرەوەی کە بە ئینفعال چارەسەریکە ئەبینین کە ئەمڕۆ بەداخەوە مادەی هۆشبەر لە کوردستان بابەتێکە قسەی لەسەرەکرێ کوشتن و ڕفاندن و سوکایەتی کردن بە یەکتری بوونەتە هەواڵەکانی ناو سۆشیال میدیا ئەمانە بەگشتی ئەو شتە بچووک و گەورانن کە لە ناو ئاسایشی کۆمەڵایەتیان ئاسایشی کۆمەڵایەتی بابەتێکی پڕبایەخ و گرنگەکە لە کوردستان نەبۆتە جێگەی سەرنج و فۆکسی نەخراوەتە سەر ئەجینا هەر یەکێک لە ئێمە بەرپرسیارە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆی ئەو موئەسسەسانی کە لە وڵاتە هەن بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی کۆمەڵایەتی. ئەو سەلایە پێدارەکان کێن کە دەبێت بێنە وەڵام لەسەر ئەوەی کە ڕوو دەدات هەواڵی جۆرا و جۆر دەبیستین بەڕاستی ئەمان تایبەت لە ناو سوشیال میدیا دەبینین هەندێک هەن هەواڵی بەبەستێتی هەواڵی دروست و بە سەرچاوە بگەێنێت بە خەڵکەکانی خۆی بەڵام کە دەکرێت سروشتی سوشیال میدیا خۆی وابێت درەنگتر دەگات لە بەروی ئەو چاوەڕێ دەکات لە میدیاوە وەریگرێ پشتڕاستکرابێتەوە هەندێکی دیکە پێچوانە دەبینین کە ئەم دوو جۆرە زیاتر بەسەریدا دابەشبوون جۆری دووهەم ئەوەیە کە تەنها بەبەستێتی زۆر بە خێرایی و ئەواڵی بە پەلەمان پێ بدا وەکو بەڕێسامتە ڕۆژانە چەندین لینک و وێنە هەیە ئێوە دەیکەینەوە بە پەلەیەکی گەورە و نووسراوە بە ڕەنگێکی دیار ناوەڕۆکەکەی شتێکی دیکەیە چونکە سۆشیال میدیا بۆ ئەوانی کە کەمێک شارەزایشیان هەیە لەسەریەوە تێدەگەن سۆشیال میدیا ئامانجی ئەوەیە کە تۆ بهێڵێتەوە لەسەر لاپەڕەکەی ئەو بازرگانێکی ئەوەیە ینی زۆرتری بینەرێک بۆ خۆی باگە بەس ئەوەندە تۆ لە لاپەڕەکەی ئەوابی گرنگ نییە تۆ دەروونت دروست نییە وەڵام پێگەیشتۆ جا کێ ئەبێ لەسەر ئەمانە بێتەوە وەڵام باڵێ جا لە ڕاستیە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە بەڕاستی ئەبێ هەڵوەستەی لەسەر بکرێ و بە جددی کۆی موئەسسەساتی ئەو وڵاتە لە دام و دەستگاکانی یاسادانان لە ڕاستیە حکوومەت بە کۆی ئەو موئەسسەسانەی کە لە ناو حکوومەتا کۆبوونەتەوە جا چ لە پەیوەند بە دامەزراوە یاساییەکانی پەیوەند بە دامەزراوە ڕۆشنبیریەکەی پەیوەست بە دامەزراوە کۆمەڵایەتیەکانی کە بە یەک تیم بە یەک ئاراستە کار بکەن لەسەر وەڵامدانەوەی ئەو پرسیارە و لە پاڵیشیا لە دەرەوەی موئەسسەساتی یاسادانان و ئیدارەدان و حکومڕانی پێویستە موئەسسەساتی مجتەمەعی مەدەنی لە ڕاستیا دامەزراوە ئاینیەکان کە ڕۆڵێکی کاریگەر و گرنگیان هەیە و لە پاڵیشیا میدیا حەقیقیەکە ئەو میدیایی کە وتمە خاوەنی ئیتیکە خاوەنی یاسایە خاوەنی چوارچێوەیە بە هەمویان لە بەرامبەر ئەم دۆخە بوەستنەوە چونکە بەڕاستی ئێستا سۆشیال میدیا کەڤەری هەموو ئەبعادەکانی ژیانی کردووە کە بەداخەوە لە سۆشیال میدیا زیاتر ئەوەی کە کەڤەری ڕەهەندەکانی تری ژیانی کردووە سیاسەتە بۆیە بینید لە ناو سۆشیال میدیایە تێکشکاندن و لێکدان و سوکایەتیکردنێکی سیاسیانە بە یەکتر ئەبینین بێ ئاگا لەوەی کە ئەمە لە سیاسەتەوە ئەپەڕێتەوە بۆ ژیانی کۆمەڵایەتی و لێرەشەوە بەڕاستی ئەو شتەی کە زۆر گرنگە هەمومان وەک چەترێک لە ژێر یا پارێزراوین ئاسایش کۆمەڵایەتیەکەوێتە خەتەر بۆیە بەڕاستی سۆشیال میدیا لە جیهانە خاوەنی ئەو کێشە گەورەیە کە کۆنتترۆڵ ناکرێ یعنی ناتوانانی لە چوارچێوەی بی فیلتەرەی شن ناکرێ بەڵام ئێمە دەبێ بەڕاستی هێزێکی گەورەی هۆشیاری دروست بکەین کە لایەنی کەم ئەو خەڵکەی کە سۆشیال میدیا با بەڕێوەبی خاتە بەردەم بەرپرسیارەتیەکی ئەخلاقی لەوەی کە تۆ چ دوژمنایەتیەک لەگەڵ خەڵکەکەی خۆ دەکەی لە پێناو ئەو ئامانجە بچووکە بێبەهایانەی کە هێشتنەوەی تاکێکە لەسەر لاپەڕەیەک و لایکردنە و کۆمێنت نووسینە بۆ پێیچێک بۆی دوجار بڵێ من یەکەمی ئەو پەیجانم لە بینەر و لە بیسەرە بەڵام چی داوەتێ ژەهرت داوەتێ هەواڵی ناڕاستت داوەتێ شپرزەبوونی کۆمەڵگا داوەت ماوسا لەسەر بابەتە باسی سیاسەتتان کرد بەڕاستی ئێوە بەڕاوەچوونی ئێوە و خوێندنەوەی ئێوە تا چەندێک ململانێت سیاسیەکان هاتوان زەنێەوە ئەم دەرگایانەوە کە دەرگاکاری میدیا سۆشیال میدیایەوە ئەوەی زۆر جێی مەترسیە ئێمە دەزانین لە ئێستادا و هەمووان لەوە بەعاکەین
منداڵێک لە 1 ساڵەوە بگرە کە چەند تەمەنی منداڵە هەتا تەمەنێکی زۆر گەورە لە ڕێی ئامێرە زیرەکەکانی و بە کلیکێک دەتوانن تەواوی زانیاریەکان بێتە بەردەستی کە هەندێک جار لە ڕوویەک و ئەمە دەکرێت بڵین پێویست ناکات میدیای پێسەر قاڵ بکرێت لەبەرەوەی ئەگەر ئەو کەسانی خۆیان مەبەستیانە دەتوانن زۆر بە ئاسانی زانیاریان بەدەست بکات لەم ڕۆدا نەک ئێمە بە زۆر خۆمان بینینە بەردەستیان و لایەنێکی دیکە بە ئاگابین لەوەی کە تەمەنی منداڵەکان یعنی بە بێدیاریکردن کە زۆر مەترسیدارە ئەمان ئاگداری مێنملانە سیاسیەکان ڕەنگە کێشەیەکی دەرونی زۆر گەورە بۆ منداڵێک دروستکە کاتێککە ئەو ڕەنگە هەواڵێکی ئاسایی بێ بۆ گەورەیەک دەخوێنێتەوە وڵاتێک لە وڵاتی دراوسەکان هێرشێکی کردووە یاخود جنگێکی ساردی بەرپا کردووە بەرامبەر بە وڵاتەکەی ئێمە بەس منداڵێک ڕەنگە کاریگەریەکی زۆر دەرێنی لە ناخی دروست بێ بترسێ پێی وا بە وڵاتەکەی ئەو مێژووە تاڵانی بینێتی دووبارە ئەبێتەوە بترسێ بەڕاستی بۆیە ئەمانە تا چەند جێگەی ئەوەن دەبێت بە کۆی گشتی هەڵوێستی لەسەر بکرێ و بە ئاگامی لەسێ بەڵێ لە ڕاستیا ئەوەی کە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە بە حقیقەت ئەم ململانی سیاسیانی کە لە ناوچەکە و لە کوردستان ئەگوزەرێ ئەتوانم بڵێم خاڵین لە ئەتەکێت و شۆڕ بوونەتەوە بۆ ناو مەجالیس و میدیا و سۆشیال میدیا کە لە ڕاستیا خەڵکیان بە خۆیانەوە سەرقاڵ کردووە و بەڕاستیە توان بڵێم تاکی کورتفێری جوێن فرۆشتن و سوکایەتی بێکردن و ڕێز نەگرتن لە یەکتر و هەتا تەنانەت ڕەچاو نەکردنی تەمەن و ڕەگەزیش بووەتەوە بەداخەوە ئەوەی کە پەیوەندی بە مناڵەوە هەیە مناڵ لە ڕاستیە قوربانیە لە کۆمەڵگای ئێمەیە لەبەرەوەی ئێمە لە ژینگەیەکی کۆمەڵایەتیان کە خێزانەکانمان هینیان نییە پۆلێنیان نییە لە ڕابردووە گەر سەیر بکەی مەجلیسی پیا و جیابوو مەجلیسی ژنان جیابوو مناڵان بە شێوە لە شێوەکان لە ڕابردوویە کاکەڵم بۆ نمونە لە هەشتاکان و سەرەتای نەوەتەکانیش مناڵ لە ژینگەی کاژیا لە کۆڵان یاریە کرد بە هەرچێکەوە خەریک بوو کەمتر تێکەڵاوی دروستە بوو ئێستا لە ڕاستیا مەجلیس لە کۆمەڵگای کوردیە ژن و پیا و مناڵ بەیەکەوە دانیشتون یعنی مەجلیسێکی تێکەڵە ئەوەی کە گەورەکانی ئڵێن بێ ئاگان لەوەی کە وردە وردە لە زیهن و زاکیرەی ئەم مناڵەیە غەز نەبێ جا بابەتەکە کۆمەڵایەتیە ئابووریە سیاسیە دوجار ئەم کاینەکە گەورە ئەبێ بە مەغزوونێک لەم بابەتانەوە گەشە ئەکا و گەورە ئەبێ بۆیە بە بڕوای من مناڵی ئێمە بەناو مناڵە بە تەمەن مناڵە ئەگینا بە عەقڵ لەناو پرۆسەیەکی جیاوازایە بەقەدەر ئێمە گەورەیە لەم شەوانە لە ماڵێک من باسی هەڵبژاردم شتکرا مناڵێکی بچووکتی دەنگدانی چی مەعاشەکە جوانە مناڵێک ئاگاداری ئەم فەزا سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەیە کە ئەمە خەتەرە بۆیە پەروەردە بە قەناعەتی من بەرپرسی یەکەمە لەوەی کە لە ڕاستیا بە هاوکاری لەگەڵ دایک و باوکان فەزای مناڵ ئەو فەزا و ژینگە کۆمەڵایەتی تایەژی بێت جیاکرێتەوە لی گەورە ئەوەی من و تۆ ئەی خۆین مناڵی خوا ئەوەی من و تۆ ئەی بیستین مناڵی بیستێ یعنی ئەوەی من و تۆ ئەی چێژی مناڵ ئەی چێژێ لەبەرەوە مناڵەکانمان بە حەجم و تەمەن بچووکن بەڵام لەناو ژینگەی گەورەکانە ئەژین کە ئەمە بەڵێ بۆیە دوجار لە نەتیجانەوەیەک دروستە بێ ئەتوانم بڵم لێ ئێمە خراپترە بێ ئەگەر ئێمە خەلەل و کەم و کورتیمانە بێ ئائیشاءالله بەڵام بەرپرسیارین لەوەی کە نەهێڵین دەبێکاری بۆ بکەین دەمێت لە کۆتایی پرسیاری ئەو کەم نەبوونی کەسانی شارەزای پەروەردەی مەبەست لە کۆمەڵ ناسان و کەسانی دەبووناس و ئەوانە لە بەڕێوەبردن و لە کارکردن لە میدیاکاندا یاخود لە بەڕێوەبردنی سۆشیال میدیانە تا چەندێک نەبوونی ئەو کەسانەش کارچاتی دروست کردووە بەڕاستی یان بۆشایی ئەوان نمونەیەکە هێنمەوە لەسەر زۆر کە سەدەها هەواڵی وها دروست بووە کاتێککە هەواڵی بڵاوکردنەوەی مردنی هونەرمەندێک بڵاو دەکرێتەوە کاتێک سەرەکەی زەرمەندەکە ئەستەکەین بینەرەکە ئەوەی تەنانەت خودی هەواڵەکەی لەسەر دروست کراوە و وەرگرەکەش لە هەمان کاتایی لە چەند ڕەهەندێکەوە زەرمەندەکانمان زۆرن و کەسانی نزیک لەو کەسە نمونە دەبینین بەڕاستی ڕاگەیەن کار یان ڕێزمێ ڕۆژنامەوان ئەگەر ئەو دەستەواژەی پێڕەوا بێت هێشتا تەعزیە بۆ مردووەکە دانەدراوە ئەو لە بەردەم کەسەکەیایە دەوێت لی بپرسێ
تۆ خەموو پەژارە چییە و ئەمانە دەگەڕین تۆ بۆ نەبوونی کەسان شارەزای پەروەردەیی یاخود دووبارە تێکچوونێکی دیکەی بوارەکەی. بەداخەوە دوو بابەتی زۆر گرنگ یانیش دوو ڕشتەی زۆر گرنگ کە کۆمەڵناسی و دەروونناسیە لە کوردستان ئەخوێندرێن لە زانکۆکان ئەو کەسانی ئەش خوێنن سەرمایەکیشیان تیا سەرفەکرێ دوایی تەخەڕوجەکەن لە ڕاستیە یا ئەرکێکیانە درێتێ کە ئەرکی خۆیانە یا نایاندرێتێ کە لە ڕاستیە مؤسساتی ئێمە لەسەرەوەی لوتکەی هەرەمەکە تا قاعیدەکەی پێویستی بەوەی ئەم کەسانە لەم جونگانە ئیش بکەن یعنی لە مؤسسە و دامەزراوەیەکی وەکو ڕادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی پێویستە دەروونناسێ سایکۆلۆجستێک کۆمەڵناسێک هەبێ کاتێک بابەتێک دانیم بزانین کاریگەریەکانی ئەمە لەسەر تاک چییە بەگشتی دوایی پۆلێنی کە لەسەر ئافرەت چییە لەسەر پیاو چییە لەسەر مناڵ چییە ها بۆیە ئەگەر ئەمانە وەکو ڕاوێژکارێکیش لەناو مؤسساتا جێگەیان بکرێتەوە کاریگەری و بایەخی خۆیانە بێ لەوەی کە ئەزانن لە کوایە کێشەیە ئەم پەیامە بگا و لە کوایە کێشەیە نەگات بۆیە من بەڕاستی لە سۆشیال میدیا زۆر نیگەرانم فەزایەکە زۆر بە ئاسانی ئەتوانی تۆ تایە بگەی بەوانی تر بەڵام جوانترە بە ئەتەکێت و بە ئەدەب و بە ئوسلوب و بە شێوەیەکی شیاو بگەی بەوانی تر نەک بە ناشیرینی بۆ ئەوەی تۆ بە ئاسانی با بڵین ئەوەی کە ئەتەوێ بەدەستی بێنی هەموو ئەوانی کەمایکیان بەدەستەوەیە و ئەچنە بەردەم ئەو حەدەسانە ئەو کەسانە لە ڕاستیە پێشوەخت ئەزاندرێ بۆچی ئەچن یەکەم کەس چووم یەکەم کەس بۆ من بڵاو کردەوە یەکەم کەس بوو زانیم ئەمە بەچی کوژرا یەکەم کەس بووم زانیم ئایا خۆشە بنێ ئەمانە بابەتێکن کە هەتا زۆر جار دادوەریەکەن ئەوان بێ ئەوەی بابەتەکە چوو بێتە دادگا سۆشیال میدیا لە ڕێگەی مایکێکەوە چووە لێپرسینەوە و لێپێچینەوە بەڵێ جاری وایە ناوەڵێن ئەم بابەتانە هەر هەمووی پێویستی بە پێداچوونەوەیە هیوادارم ئەم بەرنامەی ئێوە سەرەتایەک بێ بۆ بیر لێکردنەوە لەم بابەتانە چونکە بە حەقیقەت بابەتی وردن بەڵام هەستیار و گرنگن ئێستا ئەتوانم بڵێم ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە لەبەردەم مەترسیایە چونکە ئەبینین کوشتن هەیە جابوونەوە هەیە ڕێز لە یەک نەگرتن هەیە سۆشیال میدیایەکی وێرانمان هەیە ئابوووریەکەمان بەڕاستی لە دەست خۆمانە نەماوە بە موچە ڕۆژانە سەر و دڵی خەڵکەگرین یعنی هەلی کار بەتاڵە مەسەلەن بازاڕێکی خراپ ئەمانە بە شێوەیەکی گشتی ڕنگدانەوەیان ئەبێ لەسەر تۆ وەک تاکێک لە ئەداکردن هەمومان بەرپرسیارین لەوەی کە ئاسایشی کۆمەڵایەتی بپارێزین چونکە ئاسایشی کۆمەڵایەتی وەکو ئەو کەشتیە وایە کە کون بوو هەمومان ژیانمانەکەوێتە مەترسیەوە ئاسایشی کۆمەڵایەتی بەرژەوەندی گشتیە کاتێ بەرژەوەندی گشتی ئەکەوێتە خەتەرەوە بەرژەوەندی تاک بە تاکی ئێمە لە خەتەرایە لەبەر خاتری پارێزگاریکردن لە بەرژەوەندی خۆم ئەبێ ئاگاداری بەرژەوەندی گشتی بم ئەگەر بەرژەوەندی گشتی پارێزراو بوو هەمومان پارێزراوین دەستەکانتان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم لەو بابەتە گرنگە کە گفتوگۆمان کرد هیوادارم هەمووان سوودیان بینی بێ و بە چاوەڕوونیەکماندا بێ بۆ ئەوەی کە بەڕێستاوتان دەرفەتێک بێ دەستپێکێک بێ بۆ زۆرێک لەلایەنەکانی دیکە و دەشکرێت ئەوانەی کە لە ئێستادا مەبەستیانە هەواڵ و زانیاری بڵاوکەنەوە ئەگەر تا ئێستا شەندێک خاڵیان تێدا نەبوو بێ لەسەر ئاستی کەسیش یعنی دەتوانێت بیر کات و جارێکی دیکە من چی پێشکەشی خەڵکی دەکەم و داهاتوش بە دڵنیاییەوە هەمووان لە دەر زەمان هەروە هاتووە چی بچێنی ئەویان دووریوەتەوە هیوادارم هەموو خەمی ئەوە بخۆن کە چی دەدورنەوە کاریگەری میدیا سۆشیال میدیا لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لەگەڵ بەڕێسان کۆمەڵناس و چالاکوانی بواری مەدەنی بەڕێزکاک فازڵ عومەر کە پێشکەشمان کرد هیوادارم جێگەی سوود بێ و کۆتایی پرۆگرامەکە دواوتەی بەڕێستان داواکەمە گەشتێکە بێ مەبەستان بێ باسی بکەن من نەمپرسی بێت کارتان پێدەدەن وەڵام من هەموو ئەوانین کە لەم وڵاتەیە ئاژین ئەگەر گوێ لە ئێماگرن وەکو کۆمەڵناسێک ئەخەمە بەردەم بەرپرسیارەتی هەر یەکێک لە ئێمە لە ئاست خۆی
بەرپرسیارە لەوەی کە ئاسایش کۆمەڵاتی بپارێزێ. دەستان خۆش بێ و هەرابن مادوو لە من زۆر سپاس بۆ ئێوە، زۆر مەمنون. دەستان خۆش